ماوەی چەندێکە بێ ئەم جۆرە ئامێرانە کە حەزەکە هێربا بەدەستخۆتەوە بێ ماوەی چەندێکە ئەم ئامێرانە هاتۆتە کوردستان ئەمە تەخریبی بۆ ماوەی 10 ساڵە هاتووە مەسەلەی جیاز کە بیت تەلەڤیزۆن کا بە سمارت و ئەنواعمان هەیە شەریکەی ئامازۆن هەیە شەریکەی گۆگڵ هەیە شەریکەی ئۆن هەیە ینی جۆرەکانی زۆرە بۆ بێت تۆزە کەسەکە شارەزابێ هەیە هیچ نازانێ و پێویستی بە معلوماتە مەسەن تەلەفۆنەکە یارمەتین بەڵام هەشە زۆر باشە شکر بەڵام هەموو جۆرە تەلەڤیزۆنێکە بۆکە بە سمارت و بەسەر ناچێت سە تۆ تەلەڤیزۆنێکە کڕی سمارت بۆ مای 4 ساڵ 5 ساڵ دوایی مەسەلەن یوتیوب ناکاتەوە سایت ناکاتەوە باشە براوسەر ناکاتەوە ئەمانە بەسەر ناچن مەدەل حەیای شەکە لەخوا بە زیابێ خەڵک زۆری کرێ و بازاری باشە و زۆر ئیسفادەشی لێکرێت سە تۆ بۆ نەخۆ تەلەڤیزۆنێکت هەیە سمارتی نەماوە مەسەن LG سامسۆنە کۆنە 7 ساڵ لەمەوە پێشە وایە مناڵەکەت پێویستی بە بەرنامەیەکە تێی نییە توی جیازێک لە ماکری بە $50 جۆرەکانمان زۆرە عنیت لە شتی براند عالەمی بێ لە $40 دەست پێکا $35 تا ئەڕوا بەرەو سەرەوە ئەمە تۆ هەرچی شتێکە بەکارێنی و حەزت لە ئیشتراکی قەنات بێ ناوخۆکان نەتوانێمی داخڵکەی بە پارە ساڵانەی هەیە مەسەلەن شەریکاتی ئەوروپیمان هەیە مەسەن IPTV دەرەوە هەیە یعنی خەڵک ئیسفادی زۆر لێکە ئەمە جوملەیمان وەکو جوملەکە خەڵک بیبات ئێمە شەریکاتمانێ بە جوملەی با $45 بە مفرە دەین بە $60 و $55 ئەمە ئەندرویدی 14 هاوڵاتی هەبوو لە دەری وڵات گەڕاوەتەوە لێرە کڕیوێتی ئێمە مشتەکەکانمان ئایلەکسەری لەکوێ لە دەروی وڵات وان بە IPTV بن تێگەی و ساڵانە تازەیەکەنەوە لە هەموو عالەمە مشتریمانێ لەخوا بەزێت بەڵێ ئەرەوەڵا لاوانێ نوێی مشتەکەکان لە تەمە نابن هەمانە 9 ساڵە جیازی سمارتی هەیە و ساڵانش بووی تازاکەینەوە لە ئەمریکا هەمانە لە کەنەدا هەمانە لە ئوسترالیا ئەرەوەڵا